سڵاتان لە بێزان خۆشحاڵم لە بەرنامێکی لەگەڵتانە بوون. بەنامێم جارەمان لەسەر سیفەتێکە کە زۆر جار لە چواردەوری خۆمانە هەندێک کەسە بینین کە زمانێکی شیرینیان هەیە لەگەڵ چواردەوری خۆیانە و هەندێکیشە بینین بە زمانی جبر و زیاتر توند و تیژن ئەمە بڵێن خۆمان پێیان ئەڵێن کەسانی عەسەبی. ئەمڕۆ ئەمانەوێت ئەم پرسیارە لە هاوڵاتیان بکەین کە ئایا خۆیان لەگەڵ چواردەوریانە کامیان هەڵەبژێرن؟ ئایا ئەنجامی زمان شیرینی باشتر یاخودە و کەسانی کە عەسەبین و زمانێکی زبریان هەیە؟ ئەمانە چەند پرسیارێک لەسەر ئەم سیفەتانە لە هاوڵاتیانەکەین ێوەش لەگەڵ مابێت. فەرموون. ئەگەر کەسێک بەرامبەر هەڵسوکەوتێ بکات کە باش نەبێت، چۆن ڕەتفعلێ بێ بەرامبەر؟ هەمیشە هەوڵم ماوە من باش بم، چونکە کە تۆ باش بی بۆ بەرامبەرەکەت ڕۆژێک بەرامبەرەکە و هەر هەست بەوە ئەکا کە تۆ بۆی باش بی. زمان شیرینی شتێکی باشە، خۆش بێ خۆشە و عەبدیش بێ خۆش. تۆ گەرەچی بۆ دوکانێک گەرشتەکەی گرانیش بێ بەس گەر گوفت و لوفتی خۆش بە قسەی شیرین بوو ئەگە بە گرانیش پێ بفرۆشێت دڵنیابێتی تۆ بۆ لای. بەدەست خۆت نییە جاریە عەسەبیە بی، جاریە عەسەبی بە زمان شیرینی شتێکی باشە، خۆش بێ خۆش و عەبدیش بێ خۆش. لەگەڵ خێزانتا یان لەگەڵ مناڵەکانتا کامیان بەکارێنی؟ زمان زبریەکە یا زمان شیرینی؟ وەڵی دایم زمانم شیرینە، بەڵامی جاریە لە ناحەقی ئینسان کۆنتڕۆڵ لە دەزیا دووڕابێت، بەڵام دوایی پەشیمانی. کامیان نەتیجەیەکی باشتری بە تۆ داوە؟ شیرین زمانە شیرینەکە گرێوە باتەوانێت لای هەموو کەس شیرینی خەڵک خۆشیەوەیت، بەڵام زمانە تاڵ بێ بە کەڵک نایە. ئەمە باسی خۆتمان کرد، خێزانی لەگەڵ تۆ زمانی چۆن؟ زمانی باشە، خێزانم زمانی زبر نییە لەگەڵ کەسە، زمانی شیرینە ئەدەبی تایارە. وەڵا ئەمە زمان شیرینی خۆشەویستی بۆ ئینسان دروست ناکات؟ چۆن زمان هەر لە زمانی شیرینە خۆشەویستی دروست دەبێت، هەموو شتێ بە شیرینی بەدەزیێنی. هەمووش ئینشاڵڵا ئەو کەسانیشی کە زمان شیرین لە چواردەوری خۆمان کەسانێکن هەمیشە حەز بە دیداریانەکەی، حەزەکەی لە نزیکەوە بیان ئەچی بۆ دیدەنیان بۆی قسەی خۆش بۆ بکەن، بۆی زمانی شیرینەکان شتیان لێوە فێرە بی. کەسانە بینی لە خۆی ئاسوودەیی بۆتێ دڵ خۆشە بێکڵێ و کەسە هاتووە ئەکسەرڵێ خێر و خۆشی پێ. ڕاستە، زۆر ڕاستە. هەوڵەن داوە خۆت ئەو زمان زبریەی کە باسی کرد کە هەتا پێی گۆڕی؟ وەڵی جاریە بەدەست خۆت نییە عەسەبیە بیت. لە هاوسەرەکەتمان پرسی وتی خێزانەکەم زۆر زمانی شیرینە. بەڵێ وەڵا ڕەنگە وایش نەبێ، سپاسێکم کە ئەو وای وتووە. دیارە وایت بۆی ئەو وای وتووە. سپاسێکم کە ئەو وای وتووە. ئەو چۆنە لەگەڵ تۆیە؟ وڵا ئیتر بە وەختی وایە باشە، وەختی وایە تووڕێ. خۆی وتی دانی بەوە ناوتی من کەمێک عەسەبیم هەندێک جار خۆم بۆ کۆنتڕۆڵ ناکرێت. بەڵێ وەڵا ئیتر وەڵام چی نازانم. لەو کاتانەیە کە ئەو کاتێک کە تووڕە بێت تۆ چی ئەەکەی؟ هەڵوێستە چێ؟ وەڵای هیچ ناکەم، جوابی نایەمەوە، چم بەلای ئیشێکەوە کە ئەو هێواش بێتەوە. دوای ئەوەی کە هێور بۆ دوای ئەوەی کە عەسەبیەکەی نەما چۆن ئاشتا کاتەوە؟ وڵا ئاشکنور نییە، هەر ئاوایە توەچێ لەبەرەوەی کە خۆی ئەزانێ ئەو غەڵەتەی کردووە ناڕەحەتە بە وەزعی خۆشی، یعنی بە عەسەبیەتی خۆشی ناڕەحەتە و ئەیشیکە، یعنی دووبارەش یەکاتەوە شتە. بەڵام لەدەستی خۆیانی بەدەست خۆی نییە. ئەو کاتانەی کە ئینسان زمانی شیرینە ئەڵێن خۆشەویسترە لە چواردەور. وایە هەر کەس بە ئەرەوەڵا زبانی شیرین هەموو کەسێک خۆشەوێ، خوای گەورەش هەر خۆشیەوێ. لەگەڵ مناڵەکانی خۆتا چۆنی؟ زمانی شیرینەیان بۆ نمونەگەر منداڵێکت کارێکی هەڵەی کرد بێ لە منداڵیە، چۆن توانیوتە ڕێنمایی بکەیت کە ئەو هەڵەیە دووبارە نەکاتەوە لە کاتێکا لێشی تووڕە نەبووبی؟ وەڵای کات هەبووە لێشی تووڕە بووم و کاتیش هەبووە خۆم گرتووە و تومە، یعنی بە نەسیحەتم کردووە کە بە خاتیەوەی کە ئەو هەڵەیە نەکات، یعنی دووبارەی نەکاتەوە. چەند جارێک کە هەر دووبارەی کرۆتەوە لێم ماوە، تومە بشکم بەو لیانە، یعنی هەرچەند هەڵەیشە لیانەکە قەیتە ئێمە وا بووین
وا هاتی نازانم ناوە تەریقەی نەرمونیانیت بەکارهێناوە تا گەیشتۆتە ڕادەیە کە ئیسفادەی نە بۆ ئەنج تونند و تیژی بەڵێ شوێنێ مەسەرم پێم خۆش نەبووە بچێت بۆ ئەو شوێنە تومە مەچۆ دەرسەکەت بخوێنە مەچۆ خومێرە ئەو شتە کە هەرچووە بە نەسیحەت بە زبانی خۆش بە هەر چۆنێ لەگەڵم وت بێ دووبارەی کرۆتەوە سێبارەی کرۆتەوە ئیتە دوایی لێم ئەڵێ تا زۆر نەبێ قاڵە بەتاڵە وایە جام پڕ بوو لێ ڕژێ کە تووڕابم زۆر جار تاوە ڕەنگم تێکەچێ و ڕەنگم تێکەچێ و دەنگیش بەرزەکەمەوە ئەو زمانی چۆنە زمانی شیرینترە ئاڕۆ لەم باشترە ئارۆڵا باشە ئەڵێن هەمیشە کەسانی زمان شیرین لە چواردەوری خۆیانە خۆشەویستترن وایە بە تاکید ئەو کەسانی زمانیان شیرینە نەتیجەیەکی پاشتر لە زمان شیرینەکە وەرەگرن یا کەسانی تۆڕە و عەسەبی بە تاکید ئەوانەی کە زمان شیرینن چون بەرامبەرەکانیان لیان ڕازێ بێ بەرامبەریان دڵخۆشەکەن بە پێچەوانەوە کەسی تۆڕەوە بەرامبەرەکەی عاجزەکە ئەم خۆش باشە تۆ لەگەڵ خاتونانە بەس عام لەگەڵ چواردە تا هاوڕێکانت کەس و کاری ترت کەسێکی نەرمونیانی یاخود زۆر ئاراڵە لەگەڵ ئەم جاجار تووڕابن ئاراڵە لە بۆ خەڵک ئاستەکەم زیاتر نەرمونیانترم یعنی بێدەنگترم قسەی خۆشترەکەم وەک لەم باشەکەواتە ئەم چۆنەڵی جۆرە لە جۆرەکان تۆڕەبوونەکانی تۆ هەڵەمژێت هەڵی ڕەنگەوا بێ بەڵێ بە تاکید لەبەرەوەی کە عنی بۆتە هۆیەوەی تۆ تحملی ئەو هەموو شتانی تۆ بکە نەرمونیانەکەت بۆ دەرەوەی تۆڕەبوونەکەت بۆ ئەم بە تاکید زۆر جا سوپاسەکەم بۆ بام لەگەڵ چواردەوتە کەسێکی زمان شیرینی یاخود زیاتر عەسەبی مام ناوەند بەڵێ باشە لەگەڵ ئەو پەیوەندیانی کە لە چواردەوری خۆتەتە منداڵەکانت دوا بڵێن ئەگەر هاوسەرت هەبێ هاوسەرت کەس و کارت هاوڕێکانت لەگەڵ کامیانە زیاتر نەرمونیانی لەگەڵ کچەکەم لەگەڵ ئەو مامۆستایانی کە لەگەڵ کارەکەن سەرپەرشتیارم مەڵێ سەرکەوتو بیشەڵە ئەڵێن هەمیشە و کەسانی زمانیان شیرینە خۆشەویستترن حتمەن وایە بەڵێ زۆر باشە ئەو کاتانی کە تووڕە بووی ئەنجامێکی باشتر بەدەزێنەوە یاخود ئەو کاتانی کە زمان و شیرین بوو حتمەن کە زمانی شیرین بێ قاعیدە ژیانە زمانی شیرین بێ خەڵکەکەی بەرامبەرێ باشتر لێت تێ ئەگا باشتر گوێ بۆ ئەگرێ ڕەنگە هەنێ جار زۆر باشی بە قسەتەکە ئەو کاتانی کە مامۆستا بووی پێشەوەی بیتە سەرپەرشتیار لەگەڵ تەلەبەکان تا لەگەڵ قوتابیەکان چۆن بووی بە مامۆستایەکی نەرمونیان لەگەڵ یا هەڵسوکەوتت کردو یا خۆت زیاتر عەسەبی بوو ئەوە ڕەنگە من خۆم نابێ باسی ئەوە بکەم ڕەنگە ئەو قوتابیانە و خوێندکارانی ئەو کاتێک هەر لای من بوو ڕەنگە ئەوان ئەو حکومە بدەن ئەگەر خۆم باسی ئەیانوت باش بووی یان باش بوو چونکە هەنێکیان ئێستا ماشەڵڵا مدیرن و معاون و تەخەڕوجیان کردووە و مەحامین ڕەنگە مهندس بن هەموو تەواویان کردووە ئەگەر کەسێک بەرامبەر هەڵسوکەوتێ بکە کە باش نەبێت چۆن ڕەتفعلێ بێ بەرامبەر هەمیشە هەوڵم ماوە من باش بم چونکە کە تۆ باش بی بۆ بەرامبەرەکەت ڕۆژێک بەرامبەرەکە و هەر هەست بەوە ئەکا کە تۆ بۆی باش بی زمان شیرینی شتێکی باشە خۆش پێ خۆش و عەبدیش پێ خۆش تۆ گەرەچی بۆ دوکانێک گەشتەکەی گرانیش بێ بەس گەر گوفت و لوفتی خۆش بە قسەی شیرین بوو ئەگە بە گرانیش پێ بفرۆشێ دڵنیا بەچی تۆ بۆ لای ئێوە کەسێکی زمان شیرینن یاخۆد عەسەبین زیاتر بەپێی حاڵەکە فەرقەکات هەندێک جارەوە پێویستەکات و ڕەبی هەندێک جاریش نەرمونیان بەس بەگشتی کەسێکی عەسەبیت یاخود کەسێکی هادی کەسێکی وەکو لە پێش زمان شیرینەکە کەسێکی زمان شیرینین یعنی حەزەکەین زیاتر قسەی شیرین بکەین ینی نەچینە زۆر کابراایەکی جدیبییان زۆر و شک بینەوەانە حەزمان لە تێکەڵاوی هەیە بەڵام لەم ڕۆژگارە شایانی نابێت زۆریش زمانە شیرین بێ زۆر بەدەم خەڵکۆ پێ بکەنیت چونکە هەتا ئەکو بەدەم خەڵکۆ پێ بکەنیت خەڵکەکە تۆزێک
ینی ماشەڵات تۆ کوڕێکی قۆزی ئەو دەموچاویتەوە بۆ کەسی عسەبی نابێت سپاس دەکەم من چاوێنە چ پیشەیەک تەیە من خۆم پزیشی ڤێتەنەریم بەڵێ پزیشەکان زمانیان شیرینتر بێ لەگەڵ با بڵێن ئەو شتانی کە مامەڵی لەگەڵاکەن با بڵێن لەگەڵ ئەو ئاژەڵانی کە دێتە بەردەستان بە نەرمونیانی یاخود بەتوندی تیژی توانی وتانە وای لێ بکەن تا چارەسەرەکەی پێ لایانی ئاژەڵ ئەبێت حتاوەکو نەرمنیان تربیت ینی کەمە ینی چکە ئاژەڵ پێویست تایبەتمەندیەکی تری هەیە ینی جیاوازە لە ئینسان ینی لێو تێ ناگە ینی تۆ ڕەنگە هەتاوەکو نەرم نەبیت ئەو لەگەڵیا ئەو نەرم نابێت لەگەڵتا بۆیە پێویستە یانێ هەر پندێکی کوردی خۆشمان هەیە لێ بە زمانی شیرین مار لە کونیەتە دەرەوە ها ینی بەو شێوەیە بێت ئاژەڵەکان زیاتر زمانی شیرینیان پێویسترە بەتەچی دوایە بەڵام ئیتر وەکو وتمان ینی بە پێی هەردوو حاڵەکانیش فەرقەکات ئەمە وەکو ئاژەڵ وەکو پیشە بەعام لەگەڵ هاوڕەکانت لەگەڵ کەس و کارت لەگەڵ ئەو کەسانی کە تاملیان لەگەڵاکەی بە کەسێکی چۆنت ئەناسێنن ئەڵێن کەسێکی هادی یاخود زمان شیرینی یاخود کەسێکی عسەبی تحملی هەمێشدا وەڵایی منەوەی کە ئەو شتانی کە لە خەڵکۆ بڵێن فیدباکێکە لە خەڵکۆ وەریەگریت ئەڵێ بۆ منە یەکەم جار وامانزانێت کەسێکی زۆر لودبەرزی یا خۆ بەشتەزانیت بەڵام کە تێکەڵاو بووین وانە بووە ینی حدیقەتی شماوەی کە تێکەڵاو مەبێت ینی زۆر بە ئەستان بتوانین بڵێ بیستەوە کەسەکەی نەناسیوە تا دوای بۆتە هاوڕێی بۆی دەرکەوتوان هاوڕێکەتم دوات ئەو زیاتر وتی هادێم تۆ کەسێکی چۆن منیش کەسێکی هادێم زیاتریش لە هاوڕێکم لەو نەرمونیانتر نەرمونیانترم تەمەەن هەموو کەسێک لە بەرامبەریا هەندێک جار ڕوودا ڕوو ئەدا یاخود کەسێک هەڵسوکەوتێکەکە کە ئەم تووڕاکات لەو کاتانی کە شتێکی ناباش یان ناشاز لە بەرامبرت کراوە چۆن مامەڵت کردووە هەر بە ڕەتفیعلێکی سەریع یاخود نەخێر بە هێوری و بە زمان شیرینی مامەڵت کرد هەتا ئێستا بە ڕەتفعلێکی زۆر سەریع هینم نەکردووە معاملەم نەکردووە هەر بە احتیاجی معاملەم کردووە بەڵام لەوانەیە دواتر پێم ناخۆش و بێ سنوورێکم بۆ ئەودا نابێت نەمهێشتوێ جارێک کە دووبارەی کاتەوە یان وت بێتم ئەوە مەکە پێم ناخۆشیان شتێکی لەو بابەتە وەڵام ڕەتفعلێکی قرسم نەبووە لەو کاتیا بەرامبەری کە ینی وەکو بڵێن دڵی بێشێنم ئاجزی بکەم یا شتێکیوە ئەنی هەر هادێ بووم زیاتر منیش پزیشکی ڤێتەرنەری هەمیشە مرۆڤ کاتێ زمان شیرین بێڵێن خۆشەویسترە لە چواردەوری ئەو خۆشەویستە بەدەستێناوە بەدەستمێنەوە بەڵە بەهەکیتوە کەسانە هەمیشە حەز بە دیدار بە تایبەتی منداڵ ئەڵێ کە کەسی تووڕە بینیە بۆی دەرکوتە تووڕی یەکتەر حەز ناکا بچێ بۆ چواردەوری لای ڕاستە باکیتوە مناڵ زۆر باشە لەگەڵ مناڵم خۆم زۆر مناڵم خۆشە مناڵیش باکی دەروە هەرجگە لە مناڵیش برادەرەکانیشمانی هەر سەرەتاش کە بمبینن یعنی هەر هەڵەن کەسێکی ئەوەیە کە شیرینەوە چێتە دڵەوە دوایش کات لە تەعاملار شتێکی هێروە کەسانیشی کە دوکاندارن کاتێک زمانێکی شیرینیان نەبێت لەگەڵ مشتریەکانیان هەمیشە ئەگەر نرخەکەشی تۆزێک گران بێ خەڵک حەزەکە بچێ بۆ لایە چونکە زمانیان شیرین خۆی ڕاستە ینی تۆ تعامل لەگەڵ کەسەکە بکەیت کە زمانی شیرین بێ و بەڕێز بێ ینی حەزەکەی بچیتەوە لای بەڵام یەکێک بێ مڕومۆچ و تۆزێ قورس بێ یان معاملەیەکی ناخۆشیە بێ جارێکە ناچیتەوە لای یەک جارە چیتە لای و تەواو کۆتایی هێن وڵی من هەتوان بڵم نیو بە نیو تحملم باشە ینی تووڕی شەبیت و نەرمونیانیش لومانم باشە بەڵام کاگاتە حاڵەتی زۆر زۆر تووڕەمکەن خراپ ڕام لەگەڵ هاوسەرەکەدا توانین تووڕەبی بەس ڕاست ئەرەوەڵە کاتێکە لۆدم زۆر زۆر لەسەر بێ و تنی حاڵەتی تەبیعی جاری وایە هەموو ئینسانی معڕەزە بۆ بەڵامی تر حمولی تووڕەبوونەکان تەکە تا ڕادێک وڵات تەبیعی هەرا و ئەتیادیڵێ بۆچی تووڕەی مشکلە چییە؟ ڕەنگە هەندێک جار لە دەرێشەوەی مشیلێک دەبێت لە ماڵەوە ڕشت بێتەوە تووڕەڵی بە حەقت خۆیت ئەمڕۆوای لێ هاتووە بێت تۆ لە دەرەوە هیچ ئیسراحەت نەماوە بێتەوە ماڵەوە ئیسراحەتەکەی لە کاتی ئەو نەرمونیان تریان تۆ وڵاتوان بڵێم عادەتەن طبیعەتی ئینسان وایە ئافرەت هادیئتر و لەسەر خۆترە لە پیاوە
ئەڵێنەوە کسانی کە زمان شیرین یان نەرمونیانن هەمیشە خۆشەویستترن. طبعا ئەوە شتێکی ڕوونە تۆ کەسێکی نیوانیوی نیوە خۆشەویست و نیوە بغزای بێ خەڵک پێم بڵێ تۆ وای تو وای بەڵام من طبعا بەڵام ئەوەی کە هەیە سواز بەخوا خەڵکێکی خۆشەویست دیارین لە ناو خەڵکە سەرسەرم سەر هاوسەرەکە چۆنە لەگەڵ تا ئەڵێ نیوە و نیو وڵا من زۆر بە دڵمەشکر زۆر باشە لەخوا بەزیێت بڵێ وەستێکی تۆشی کردوتی ئەو زمانی شیرینترە لەم بە شوێکی ئەم بێ ئافرەت هادیتر بێ لە پیاو هەر خۆقی ئافرەت خواوای دروست کردو بێ هادیتر بی لە پیاو بەڵام من وەکو خودیش شخصی خۆم خۆم بە تووڕە تر ئەزانم لەو هێشتا خۆ باهی تۆڕەتر ئەزانم عەسەبیترم لەو ئەو کاتانەی ئەو کاتانی کە ئەم تووڕە بێ وتی ئەم نەرمونیانترە دوای ئەوەی کە تووڕە بوو با بڵێن دوای سەعاتێک چۆن ناشتەکاتەوە وڵا طبعا قسەی خۆش جاری وایە گوڵیشی تێکەوە گوڵێکم بۆ کڕەیە بەلام ئاشت مەکاتەوە کەواتە ئەو کاتانی کە تووڕە بێ ئەبێ دوای بڕیاردا گوڵێکیش بۆ بکڕیا واللهی زۆر جار بەڵێ تێکەوت کەواتە میشە تووڕەبوون هەندێک جار زەرری پارێژ لە پیاوەدا وڵا بڵێ نەنە جار واژ نییە ئەگەر خۆشی نەوێت طبعا بڵێن چۆن سیلەی خۆشەویستی و زەوجی ژیانی زەوجی لە بینتانە بێ وێشە هینە ناکە هیمەتە ناکە لە ژیان ئەو کەسانەی کە زمانیان شیرینترە خۆشەویستترن لە چوار دەوریان وایە بە تەئکید وایە ڕوو خۆش و زمان شیرین بە تەئکید تۆ جیاوازەیەکێکە بە ڕێکی ڕوومەتەوە بەردەوام دەرکەوە لە یەکێک بە ڕووخۆشیەوە بەردەوام ببینی زیاتر حقوقی ئەوەی قسەی زیاتری لەگەڵا بکەی حەزەکەی مجاملەی زیاتری بکەی بەس من مێردەکەی خۆم یعنی ئەگەر باسی شخصی خۆمان بکەین بەعام ڕووخۆشە بەعام بەس من جارجارە گلی لێکم ئەڵێم ڕووخۆشیەکە و لە دەرەوە هەمی بەکارێنی بۆ خەڵکی تۆ بە من تااقەتی چ نامینێت عەسەبی لۆدی زۆر لەسەر بێ بەو شێوە لەوە چێ سیخەی زیاتر بە تۆ یان بۆ منە دڵی زیاتر لای تۆ بکاتەوە کە تووڕێشە بێ ڕەنگە هۆکارەکەی بێ متمانەکەی لای تۆ زیاتر باڵە بەتەکید ئەمە لەگەڵ هاوسەرەکەت لەگەڵ منداڵەکە تا چۆنی لەگەڵش نەرمونیانی ئەو تەحملەی کە لە تووڕەبوونی مێردەکە تایکەی لەگەر مناڵەکەیشت ئاوای یعنی مناڵەکەش دەگەر تووڕە بێگەر کارێکی هەڵە بکە هەر بە نەرمونیانی لەگەڵ یابی ئەگەر فتەوێت ینی بەڕاستیە بێ زیاتر بێ لەگەڵ مناڵەکەیە کە بەڕاستی و مناڵی تر هەویری دەستی دایک و باوکە بە شێوەیە بوو بینێت بە شێوەیەکی ئام من ئەڵێم گەورەکان تووڕەبوون لە بەرچای مناڵەکانە نەکەن ینی بەڵێ هەمیشە پێشینان پندێکیان هەیە کە ئاڵێ مار بە قسەی خۆش لە کونیێتە دەرەوە تەبەن ئەم پەندە مەبەز لەوە بووە کە ئەو کەسانی کە زمانیان شیرین بۆ توانیوانە قەنەعەت بە زۆربەی شتەکانی چواردەوری خۆیان بکەن ئەگەر درڕندەیەکی وەکو ماریش بوو بێت بەڵام دوور بێ کە مرۆڤێکیش بە زمانی شیرین قسەی لەگەڵا بکەی ئەتوانی بەوەی کە ئەتەوێت یایدا بەدەست بێنی یاخود ئەو شتێک کە داوای لەکەی بەدەستی بێنی بە مەرجێک زمان شیرینەکە لە یاد نەکەیت ئەمە زیاتر هاوڵاتیانە دوێن بزانین لەسەر زمان شیرینی چیمان پێڵێ لەگەڵمان ئەگەر کەسێک بەرامبەر هەڵسوکەوتێ بکە کە باش نەبێت چۆن ڕەتفعلێ بێ بەرامبەر هەمیشە هەوڵم ماوە من باش بم چونکە کە تۆ باش بی بۆ بەرامبەرەکەت ڕۆژێک بەرامبەرەکە و هەر هەست بەوە ئەکا کە تۆ بۆی باش بێت زمان شیرینی شتێکی باشە خۆش بێ خۆش و عەبدیش بێ خۆش تۆ گەرەچی بۆ دوکانێک گەشتەکەی گرانیش بێ بەس گەر گوفت و لوفتی خۆش بە قسەی شیرین بوو ئەگە بە گرانیش پێ بفرۆشێ دڵنیا بەچی تۆ بۆ لای کەسێکی تووڕە یا خۆز کەسێکی زمان شیرین کەسێکی زمان شیرینم نەخوا بەزای بەڵێ باشە هاوڕەکە چۆنە لەگەڵ تا ئەویش تووڕە یا خۆدەوی زمانی شیرین ناویش بە هەمان شێوەی خۆم تقریبان لەسەر یەک تەبعینە دووکمە زمانەوە شیرینە و گوتولوتمان خۆشە ئەڵێن کەسانی زمان شیرین هەمیشە لە چواردەویشیان خۆشەویستترن وایە بە بێگومانی و قسێکی زۆر ڕاستە تۆ گەسەی بکەیت کە کەسانێک بۆ من هەر ئەگەر بچە دوکانێک معاملە بکەیت لەگەڵ کابراایەکە تۆ سێ ئەگە تووڕە بێ جارێکتر ناچیتەوە بۆ دوکانایە بۆ لای بەڵام ئەگەر هەرزانیش بێ شتەکەی بەڵام تۆ گەرەچی بۆ دوکانێک گەشتەکەی گرانیش بێ بەس گەر گوفت و لوفتی خۆش بە قسەی شیرین بوو ئەگە بە گرانیش پێ بفرۆشێت دڵنیا بەچی تۆ بۆ لای من زۆر جار خۆمەوەم بەسەر هاتەوە و کەسە گرانجانیش بێ بە زمانی خۆش بێ هەرچوو خۆش بۆ لەگەڵ تا معاملەی خۆش بۆ چویتەوە بۆ لای و دووبارە کردێتەوە چوونەکەی قەت بووە لە کاتی تووڕەبوو نابڕارێکی هەڵەدا بێ و دوای پەشیمان بوو
وڵی بە حکومی کەم تووڕە دەبم بڕیاری هەڵم بڕوا ناکەم زۆر کەم دابێ تووڕەبوونم کە مەشکر هاوڕێکە زمانی چۆن؟ بێگومان زمانێکی خۆشە ئێمە دانی زۆر تێکەڵ بووین لەگەڵێکە هەم تەنانە تووڕەبوونەکانیشمان هەر خۆشە لەگەڵ یەکتر زمان شیرینی بەشەکە چۆنی خۆشم تا ڕادەیە گەر زمان شیرینم لەبەرەی ڕزانی چەند کەس چەند هاوڕێکانم پێیان وتم کە زمان شیرین ینی تەوان حەز بە چونە دەرێژ لەگەڵمان ناکەن تا ڕادەیە کە زمان شیرینی ئاواکاری تێکردن ئەڵێن کەسانی زمان شیرینی خۆشەویستە لای تۆ ژوایە بێگومان وایە زمان شیرینی ئەتوانین بڵێن خۆشەویستیەکە دروستەکە لە بینی هەموو کەسێکە هەم کەس بێ هەم کوڕ بێن تووڕەبوونیش ئەویش هەر حەدی خۆیە ینی چۆن تووڕەبوونیش چۆن بڵێن ینی تۆ کەمێک ڕق دروستەکە بەس ئەویش ناکاتە ینی ئەوەی زۆر هەندێک جار ئەڵێن ئەگە زۆر نەرمونیانی ژبی ڕەنگە ئیستیغلال لێ بکەن وایە بێگومان وایە چەند جای ئیستیغلال کراوم لەگەڵ خۆمان ینی لەسەر ئەو نەرمونیانە طبعاً چۆن ئەتوانی ئەو سنوورە پارێزی کە بەرامبەرەکە سنووری ئازادی تۆ با بڵێن سنووری ڕێز و ئەدەبی تۆ نەبەزێنێت لەبەرەوەی نەرمونیان ئەویش ئەگەڕێتەوە بۆ سنووری ئەو کابرایی کە لەگەڵێتە چونکە تا ڕەچە تا چ ڕادەیەک تێکەڵی تا ڕادەیەکە پەیوەندی کۆمەڵایەتی دەیە لەگەڵی بەنە من و ئەو ینی تا ڕادەیەکی زۆر زۆر تێکەڵین و سابەتی زۆر زۆریشمان لەیەوێ کەسێکی زمان شیرینی یا تۆڕێک وڵا تقریبا باشم بەڵێن بەعام خانمان زمان شیرینترن تاوەکو پیاوە وڵی لەوانەیە باشتر بینیم لەگەڵ منداڵت هەیە بەڵێ لەگەڵ منداڵەکان تا چۆن هەڵسوکەت کردو و دایک ئایا بە تووڕەبوونەکە زیاتر کۆنتترۆڵی کردوون یاخود بە نەرمونیانی وڵایر بە نەرمونیانی باشترە بەڵێ ئەگەر هەڵەیەکیان کردی بێ چۆن توانیتە بە زمانێکی شیرین بە زمانی نەرمونیانی ئامۆژگاریان بکە یاخود وای لێ بکە ئەو هەڵەیە نەکەن وڵات تقریبان هەر وا باشترە کە بە نەرمونیانی لەگەڵیان بی مناڵەکان چۆنن ئەوانش نەرمونیانی یاخود ئەوانیش عەسەبیان هەیە وڵای عەسەبیشیان تیا بەس ئێستا زۆر باشن کە یاخود لە باوکە وڵا لەوانەیە لە من بکە عەسەبی نا ئێستا نات ئێستا باشم ینی پێشتر تووڕە بووی ئێستا باشتر ڕەبووم بەس ئێستا باشم پێشتر نەتیجەی تووڕەبوونەکانت باشتر بوو یاخود ئێستا کە نەرمونیان ئێستا بە تاکیت بەڵێ وایە وەڵا ئەگەر کەسێک ببینی کە بیناسی ئەمە کەسێکی نەرمونیانە ینی خۆشەویستیت بۆی هەیە بۆ جۆرە کەسانە کە زمانیان شیرینترە ئەی بە تاکیت هەروایە خۆشەویستی زیاترە بڵێ تۆ کامیان هەڵەبژێری زمان شیرینەکە یا عەسەبی طبعاً زمان شیرینەکە باشترە وەکو خۆت وتە دوای ئەزمونێک لە تووڕەبوونی ئێستا زمانی شیرین بووە بەڵێ 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 چیت هەیە بۆ کەسانی کە عەسەبین کە تووڕان چیان پێڵێ وڵای ئەمە هەموو کەس هادئ بێ بەڵێ هێورەکان هەمیشە بڕیاری هەڵەیش نادەن ینی لەبەروی لە کاتی عەسەبی بوونا یان درەنگ عەسەبیە بن بڕیاری هەڵەیان لێوە دەرناچێت بەڵێ وایە بە تاکید وایە ڕاستەکەی کەسێکی تووڕۆ عەسەبی دیاخ کەسێکی زمان شیرینی وەڵی نەتووڕەم و کەسێکی زمان شیرینم بەس ئەم هەر من قسەت لەگەڵاکەم مەستەکەم زۆر هێمنی هەروە بووم بڵێ باشە لە کاتی بڕیاردانە زمان شیرینەکان ئەنجامەکان باشە بیا خودەوانی کە عەسەبین یاخود با بڵێین پرسیارەکەوا بکەین بڕیاردان زمانی شیرین بێ و نەرمونیان بی باشترە یاخود تووڕە عەسەبی وەڵی هەر زمانی شیرین بێ خۆشە کەلیمە حەسەنە تەیبە وایە کەسە نەرمونیانەکان خۆشەویستریشن لە چوار دەوریا وایە زۆر ڕاست بە تەئکید وایە ئەگەر کەسێک بەرامبەرت هەڵسوکەوتێ بکە کە هەڵسوکەوتێکی باش نەبێ توانیتە کۆنتترۆڵی تووڕەبوونی خۆت بکەیت نەرمونیان بی لەو کاتێشا زۆر ئاسایی احتیاجە تۆ بە نەرمونیانی قسەی لەگەڵاکەی ئەو بەرامبەرەکە و هەر نەرمونیان مەبێت ئەو کاتە ئەنجامەکە باشترە بیا خود تۆش ڕەتفیعلێکی وەکو ئەو بنوێنی بەرامبەر نەوەڵا هەر بە نەرمونیانی لەگەڵ یابیت ئەوش هەر بە نەرمونیانی نییە بێ قابل لە کابراج وایەوە باشە ئەی منداڵەکانت ئەگەر ئیشێکی خراپیان کرد بێ بە منداڵی ئێستام تەمەنیان هەیە چۆن نەسیحەتیانەکەی بە نەرمی نەگاتە حاڵەتی تووڕەبوون حالەتی لێدان
بتوانی کۆنتترۆلیشان بکەی ئەو هەڵسوکەوتە خراپەیشان پێتەرگی هەر بە قسەی خۆش بە قسەی هەر لەگەڵ یان ئابڕێ هەتاکو و یەنە تایمە تاکو یەن هەر بە قسەی خۆش بێ بە تووڕەیی هیچ کەسە هیچ شتێکی وە نابێت لە هیچ حاڵەتێکا تووڕەبوون هەڵنابژێت نە بە هیچ حاڵەتێکا تووڕەبوون هەڵنابژێرە هاوسەرت بەرامبەری چۆنە زۆر چاکە زۆر نەرمونیانە لەگەڵم هیچێکێک لە مناڵەکانت هەیە تووڕەبن لێەوە نەکەن بڵێ هیچێکێک لەو منداڵانی کە هەتانە حاڵەتی عسەبێتیان تیابی هەست بکەی ئەمە جیاوازترە لە ئێوە نەرمونیان نییە شوێنەکەکە هەموو ئینسانێک ینی هەموو پەنجەکان وەکو یەک نییە لە هیچیان عسەبی هەرە بێ لە عیلەیە کار عسەبی هەرە بێ تووڕەبوون هەرە بێ وایوانە بەس دەبێ هەر لەگەڵ یاوڕێ هەتا چاکیەکەی تا نەرمونیانەکە تا نەرمونیانەکەی وایە ئەڵەیە ئەڵێن بەردی وا هەیە ئەوەندە خەترە ئاو لێ داوە ئەو ئاوە نەرمە وای لێ کردوەکە بەس ئەو شاعرە ناوەکەیم لەبییر چۆتەوە نەخوێنەوارە بێ جا ئەچێتە سەر شاخێ سەیرەکە بەردێک ئاوەکە نییە تکتێکەکەوێ ئەو بەردە هینە بێ وەکو چۆنەڵێ کون بووە ئیتر کە بیرەکاتەوەڵێت تۆ سێ بەو نەرمونیانە ئەو بەردە کوونەکە ئیترەوە بێ چێ ئەخوێنەیە بێ بەو شاعرە گەورە بەس ناوەکەیم لەبییر چۆتەوە کەس بەخۆی ناڵەخرا خۆتە پێ باشە تەقریبا بەڵێ لە هەڵسوکەوتە زیاتر زمانە شیرینە یا خۆت عەسەبیت وڵای هەوڵەکەم هەوڵێم دایم زمانم شیرینە بەڵام تر جاری وایە هەندی حاڵەت ڕایە بە دەست خۆت نییە تۆزێ عەسابە گەرمە بێ ئەو ئەکەیتۆ سەر ئەوەی عەسابە هیلاک بێت تۆزێ ئەوە دەوری هەیە قەت بووە لە کاتی ئەو تووڕەبوونەیە لە کاتی ئەو عەساب گەرمیە شتێکت کرد بێ دوایی وردە وردە هەستە کرد بێ کە بڕیارەکە باش نەبووە یان شتەکەت باش نەبوو کرد بەڵێ چۆن خەرەبوت کردەوە هەوڵێم جارێکیکە بەسەر خۆتازاڵ بی دام بە خۆتا بگری کەواتە زمان شیرینی یاخود زمان زبری شیرین باشە لەگەڵ هاوسەرەکە تا چۆنی لەگەڵ ئەویشا هەر زمانە شیرین یاخت نەخێت ئەبێ زمانە شیرین بێ ئەیش باشە ئەگەر کەسێک بەرامبەر هەڵسوکەوتێ بکە کە باش نەبێت چۆن ڕەتفعلێ بێ بەرامبەری هەمیشە هەوڵم ماوە من باش بم چونکە کە تۆ باش بیت بۆ بەرامبەرەکەت ڕۆژێک بەرامبەرەکە و هەر هەست بەوە ئەکا کە تۆ بۆی باش بێت ئایا هاوڕێ بێ هاوسەرت بێ کەسێکی خۆت بێت پێشینان و توانە مار بە قسەی خۆش لە کونیەتە دەرەوە هەمیشە مەبەستی زمان شیرینی نییە بەڵێ بەڵێ خۆی هەمیشە تۆ بۆ ژیانی ڕۆژانە لە کارەکەتا لە ماڵەکەتا بۆ مناڵەکانێت تا گفتوگۆیشی نەرم و هێواشە هەبێ یعنی باشتر بەرهەمی ئەبێت ئەوەی بینیتان ڕاوسەنجی بەشێک لە خانمان و بەشێک لە پیاوان و گەنجان هەمویان بەگشتی زمان شیرینی هەڵەبژێنن بەڵام ئەیانوت نابێ ئەو زمان شیرینێ هەندێک جار ئیستیغلال بکرێ بەرەوە لە سنوورێکە ئەبێ سنوور بۆ کەساندا بنرێت کە زمان شیرینی یاخود نەرمونیانی کەسانی نەرمونیان ئیستیغلالەکەن بەڵام بەگشتی و کەسانی زمانیان شیرینە خۆشەویستترن حەز بە دیتن و دیدار و گفتوگۆیان نەکرێت پایم ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامێکی تر بەخوای وەرتان سپێرم خواتان لەگەڵ